یاردابی وەو کەسەش کە مشاعین بێ ڕق و بغزوجینە لە بینیانە بی بۆیە داواکاری پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بێت توانە یەکتر عەفو نەکەن یەکتر خۆش نەبن کردن یەکتر ئازار نەکەن خوای گەورە نە عەفویان دەکات نە لێیان خۆش دەبی نەگەدەنی ئاز دەکات بۆیە پەیامی خوا پاشان پێغەمبەر و پەیامی میلادیانی پێغەمبەر لە بۆ خەڵکی ئەوەیە مصالحە بکەن لەو دوو ژن و مێر دەکەن خوشکبرایەکن دوو دراوسێنە دوولانن مهم ئەو جێژنە بکەنێت چەند جێژنێک معانەقەیەک در بکەین تەسفیەی نێوانمان بکەین شەیتانی بەرهەند بکەین بەرەو خوا و پشت پێغەمبەر خۆ بەرەو ئیسلام بین ئەو مانگە چەند جوامین کە پێکەوە عیبادەتمان کرد تاعەتمان کرد لە مزگەوت کۆ دەبێت چ ئەمن و ئەمانەکمان هەست پێکرد ئەگەر بێتەوە هەموومانەوە بگەڕێنەوە مزگەوت ڕوو لە خوای بکەین کون و عیبادەڵڵای خوان دەبینە برای یەکتر ئینشاءالله. زۆر باشە مامۆستا سەبارەت بە يعني عیبادەت کردن باست کرد لە مانجی لە دوای مانجی پیرۆزی ڕەمەزان پێویستە چۆن عیبادەت بکەین و بەتایبەت ئەوەی کەوا لە یەک مانگ ئەنجاممان داوە لێی سار نەبینەوە بەردەوام بین. پێغەمبەر خۆ فەرمی حب الأعمال إلى الله يدومها وإن قل خۆشەویستی کردەوە لەکە خوای گەورە ئەوەیە کە ئینسان لەسەری بەردەوامی باکەمیش بی ڕاستە وەکو مانجی ڕەمەزانمان پێ نەگرێت خوش داوای نەکردیە بەڵام دەکرێت مەسەلەن لە هەر مانگەشی لە هەفتەی دوو ڕۆژ گەنە لە مانگەشی سێ ڕۆژ بە ڕۆژ بن دەکرێت لە شەوەکان ئەمە شەو نوێژ بکەین دەکرێت لە قورئان ماری خۆمان نەکەین ئەوانە هەموو دەکرێتن و ئینسانیش دەبی لە دوای ڕەمەزان تەڵەبی ئیستیقامە بکە نەک تەڵەبی ئیستیقالە بکە داوای ئیستیقامە وەری خۆی کوی دام لە ڕەمەزان لە پاش ڕەمەزان بەردەوام کە نەک تەقدیمی ئیستیقامە وەری ئیستیقالە لە نوێژ دەکەم لە عیزاب دەکەم لە قورئان بەڕاستی ئەوە کارە ساتم. دەستان خۆش مامۆستا ساوت باسکە سپاسان دەکەم جەژنە پیرۆز بێت جەژنەتان و سەرچەم بینەرانیشتان پیرۆز بین ئینشاءالله چاو ماسکەین ئەزمە ئینشاءالله چاو ماسکەین سەلامەت بن یاخوا. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان. الله أكبر الله أكبر الله
أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بکەم بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم موسڵمانانی جیهان بە تایبەتی هەرێمی کوردستان دەکەین. دیارە بە حکمی ئەوەی کە مانجی ڕەمەزان کۆمەڵێک ئایەت و حادیثی لەسەرا و قورئانی پیرۆز کە کەلامی خوای گەورەیە تاکە دەستور و یاسا و بەرنامەی ژیانە لە مانگە پیرۆزەدا دابەزیوە و ڕۆژووی مانجی ڕەمەزانیش کە فەرزە واجبە و خوای گەورە دەفەرمێ کوتیبە عەلەیکوم الصیام و واتە ئەی فوریدا لەسەرمان فەرز کردوون. دیارە ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام لە سۆنگەی ئەوە بەڕاستیە من داواکارم لەو خەڵکانەی کە ڕۆژوگرن کە جوهدێکی باشیان سەرف کردووە کە ئەمرێکی باشیان جێبەجێ کردووە کە بە ڕۆژبوونی مانجی ڕەمەزانە بەڵام ئەو جۆرە عیبادەتانە لە ساڵ 12 مانگ ئەنجام دەنجا چ نوێژە فەرزەکانە چ سونەتەکانە چ بە ڕۆژبوونە وەکو پێغەمبەر سەڵات سامی خوای لەسەر بێ دەفەرمێ لە ڕۆژانی دووشەم و پێنجشەم و ئەیام البیض واتە سێ ڕۆژ لە نێوەڕاستی مانجی ڕەمەزان و لە هەمووش گرنگتر ئەوێ بەڕاستی ئینسان احتیفاظ بە و عیبادەتەی وە بکە کە لە مانجی ڕەمەزان کردوویەتی و ئەهلی کاتی نەبی تەنیا لە مانجی ڕەمەزان عیبادەت بکە بەڵکو خوای گەورە دەفەرمێ وەعبود ڕەبەکە حەتا یاتیەکە اليەقین تا ئێوە دەمرن خوا بپەرستن. ماوەسا لەبارەی موسڵمانانەوە چۆن یعنی ئەم جەژنە بە سەردان و هەمووشە و ئەنجامدانی سیلەی ڕەحم زیندوڕاوە بەتاکید مەسەلەی سیلەی ڕەحم کە پرۆسەیەکی کۆمەڵایەتیە کۆمەڵێک ئایەت و حەدیثی لەسەرنهانمان دەدا لەسەرەوەی کە هەموو شەو یەک بکەین بە ئیجابی واتە سوود بە یەکگەینین یەک زەڕ بە حەقەت یعنی کارێکی زۆر گەورە و گرنگە. ئێمە دەبینین لە ئێستادا خەڵکێک زۆر لەگەڵ یەکساردا کە بەداخەوە
بەڵام ئەگەر بێت و لە کاتەکانی تریشی هاتوچۆ یەکتر نەکردبی زۆر زەرورە لە ڕۆژانی جژن هاتوچۆ یەکتر بکەوە پێشوازی لە یەکتر بکات تەنانەت ئەگەر دەنجیشیان لە یەکتر ڕاگرتبی ئاشتەوایی لە نێوانیاندا بەرپا بکات. زۆر سپاس. زەژنە پیرۆز بێت و عیبادەتتان قبول بێت. زۆر سپاس.